پێشانگای نێودەوڵەتی هەولێر یەکێک بوو لەو پێشانگایانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە توانی بە هەزاران بڵین سەرچاوی زۆر باش لە کتێبەکان پێشکەش بە خوێنەران بکات و بە خۆشحاڵیەوە بە چەندین زمانی زیندوی جیهانیش توانراکە لە نێو ئەو پێشانگایە کتێب نمایش بکرێت. ئەڤین سەفین یەکێکە لەو نووسەرە لاوانەی کە لە ئێستایان نوێترین یاخود بڵێم یەکەم بەرهەمی خۆی کە کتێبێکە بە زمانی ئینگلیزی لە نێو ئەم پێشانگایە نمایشی کردووە و بێگومان لە ئایندێکی نزیکیشە ئەو کتێبە بۆ زمانی کوردی شیرین وەرەگەڕێت. خانمە نووسەری لاو ئەڤین سەفین نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردەوە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر. ئەڤین سەفین یەکەمین بەرهەمی خۆی بە زمانی ئینگلیزی لە دووتوێی کتێبێکدا بە ناونیشانی ئیکۆی ئازادی نمایش کرد. لا لێدوانێکدا نووسەری ناوبراو باسی لە ناوەڕۆکی کتێبەکەی کرد و ڕایگەیاند. ناوەڕۆکی کتێبەکە باس لە تەندروستی دەرونی و دۆزینەوەی خودی ڕاستەقینەی مرۆڤەکات. وتیشی لە داهاتوودا کتێبەکە وەرگێڕانی بۆ سەر زمانی کوردی بۆ دەکرێت و بۆ خوێنەرانیش بەردەستەوێت. ئەمڕۆ بەشدارم لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر لە بوتی گۆتا کە کتێبەکەم داناوە. کتێب یەکەمە بە ناوی ئیکۆی ئازادی باس لە تەندروستی دەرونی و دۆزینەی خودی ڕاستەقینەی مرۆڤ دەکاتن. زۆر کەمبینی و مەنووسەر لەسەر ئەم بابەتە دەنووسێت لەبەرەوەی ئیلهام وەرگرتووە لە نۆرمەکانی کۆمەڵایەتی و قەرارمدا لەسەر ئەم بابەتە بنووسم. ئەم کتێبە بە زمانی ئینگلیزیە و حەز دەکەم بە زمانی کوردی وەرجێڕمەوە و هەروەها لە داهاتووشدا بە زمانی ئینگلیزی و بە زمانی کوردی دەنووسم.